سلاورس بۆ هەموو ئازیزان و خۆشەویستان حرمەتێکی زۆرم بۆتان هەیە. دوێشەوە قەولم ماکە لەسەر دووتەوە لە باسکەم، بەڵام ڕەنگە ئەم شەو یەکدانیان فریا بکەوم، ئەویش لەسەرەوەی کە ساڵ ڕۆژی ئەوەی نەوشوام مستەفا و ئەلەم بابەتان هەیە. بە هەر حاڵ هەمیشە من پێچەوانەی ئەوانم بەڕاستی هەر سروشتم وایە لە حەقیقەتە لەگەڵ مێگەلە بە حەیاتی من ناڕۆ، هەمیشە بێ وەکو یاخیەک بمێنمەوە بەرامبەر بە هەموو نەعەدەڵەتیەکان، نە بەرژەوەندی تایبەت ئەتوانێت بمجۆڵێنێ، نە دابنیشم بۆ پۆست و بۆ ئەوانە ماستاوچێتی بۆ ئەم و بۆ ئەوکەم، نە ئەوەش گەمژەم بەڕاستی کە حەسم کۆمەڵی شت کە خەڵک ئەیکە عەسەڵمێ بەلایە بڕۆم. سەرەتا ئەمەوێ ئەم شەو بە کورتەیەک لە ساڕۆژی مردنی نەوشوام مستەفای هەندێک قسە بکەم. ئەو نەوشوام مستەفایی کە بەر لە دروستبوونی بزوتەوەی گۆڕان و لە سەردەمی کۆمپانیای وشە و دوای ئەوە هاتە سەر لیست و لیستکاری پەیوەندی بە بنەوە کرد کە پشتیوانی بکەم ئەوێ عاقیبەتی خێر بێت و خزمەت بە خەڵک کا، بەڵام بەڕاستی فری و دەرب و ڕاستی نەکرد. 10 ساڵ لە تەمەنی خۆمان کوشت لە دواییە ئەوەی هەبوو نەبوودای بە مناڵەکانی خۆی و بە جۆرێک ئۆپۆزیسیۆنی لە باشووری کوردستان ڕسوا کرد. ئێستا هیچ کەسێک لە ڕووی نایە بڵێ من ئۆپۆزیسیۆنم. هەچی حتا لەو سەردەمانەیە لەبیر مەکە ئەوەی کە لە ناوێکێتیە خەڵکی دووڕوو درۆزن و ساختەچی و دەمپیس و جوێنفرۆش بۆ هەمووشن بۆ کردەکە بەڕاستی. هەر بۆیشە زەلکاوێکی بەرهەمهێنا کە ئێستایش هەر وەکو خۆی ئەو زەلکاوە بەناوبە. پرسیارەکە لێرە دەست پێەکەین کە ئایا نەوشوام مستەفا بەڕاستی دادپەروەر بوو؟ ئایا هەر بەڕاستی کەس لە نەوشوام مستەفا ناچێ؟ لەم ڕۆژانەیە گروپێک یان لە گەمژەییانایە یان بۆ بەرژەوەندی تایبەت کۆمەڵی شێعر و شانامەیان بە باڵای نەوجیرفان مستەفایە هەڵدا. بەڵام ئەوەندە کەم بوو کە ئەگەر نەوشوام مستەفا بەڕاستی لەگەڵ پەیامەکانی خۆیان ڕاستگۆ بوایە و ئەگەر مێژووی نەفرۆشتایە بە کوڕەکانی خۆی و ئەگەر لە دواییە کوڕەکانی نەکردایە بە خاوەنی ملیار دۆلار، ئێستا هەمومان لە ڕیزا ئەوەسان کە یادی ئەو پیاوە بکەینەوە، بەڵام ئەو ناڕاستگۆ بوو. ئەوانەی کە ئێستا ئەو مەجموعە بە باڵایە هەڵەدان لای من بەڕاستی شتێکی ئاساییە، باش نییە. لە ساغڵەمترین کۆمەڵگادا کەسانی نەزان چاوچنۆک بەشی ئەوە هەرمێنێ بە باڵای دز و درۆزن و گەندەڵ و دیکتاتۆرەکاندا گۆرانی گەمژانە بچڕێت. بۆیە لای من بەڕاستی ئەم شتانە ئاساییە، چونکە بۆ ئێستایش خەڵکانێکن لە ئامریکا هەتا لە ئەوروپا شائەپەرستن، هەمووشمان مێژووی سیستەمی شاهنشاهی لە ئێرانە وە ساواک ئاگادارین کە چ مێژوێژی خۆڵخان وە چ بەڵایەکی بەسەر گەلانی ئێران و ئازادی خوازانە هێنا، کە چۆن پیاوێکی وەکو گوڵسرخیان برد سەر لە بەیانێک پەتیان کردە مەلوی ئەعدامیان کرد، چۆن سەمەدی بەهرەنگیان خستە ناو جۆنویەکەوە و بەردیان پێوە پێچا و خستیانە ناو دەریای خەزەر. ئێسش خەڵکانێکەیە بە باڵای شا هەڵاڵێ بەڕاستی. زۆریش هەن ئێستا کە ئەیانەوێ گۆڕەکەی سەدامی دیکتاتۆر بکەنە مەرقەدێک وەکو پیاو چاشێک سێری بکەن و ساڵانە خەڵک بشنە سەر گۆڕەکەی تا بەڵکو ئەگەر نەخۆش کەوتن سەدام حوسێن شەفاعەتیان لای خوا بۆ بکە و ئەگەر مناڵیان نەبوو دوعا بکەن بەشی ئینشەڵڵا خوا مناڵیشیان پێ ببەخشێت. خەڵک تا ئەو سنوورە نەزان و گەمژەیە بەڕاستی. هەیشە ئێستا لە باشووری کوردستان و لە ئەوروپایە دەسرەی زەرد ئاوا ئەکێشێ هەڵ ئەپەڕێ بۆ دیکتاتۆرێکی وەکو مەسعود بارزانی. باشە زۆریش هەن ئاگام لێیانە قەت ناڵێن مەسعود بارزانی، هەر پێڵێن برا گەورە. باشە تەنانەت مافیاکانی ئیتالیا و رووسیا کۆمەڵێک کەسیان هەیە خۆیان بە قوربانی بکەن بۆی، ئیتر بە سروش مرۆڤگەرێک هەیە ناتوان واز لە گەمژەوی نەزانی بهێنن، ئیلا ئەبێ هەر بە بچوشی بمێنەوە هەر بمێنەوە بەڕاستی ناتوان گەورە بن. بۆیە لای ئارام ئەحمەد ئەوەش ئاساییە گروپێکی چەند کەسی هێندەی 52 دەست یا زیاتر شێعر و شانامە بە باڵای نەوجیرفان مستەفا کە پیاوکوش بووە، قارەمانی شەڕی ناوخۆ بوو وەکو هەموو سەرانی پارتی وێچێتی، وەکو بنەماڵەی بارزانی و ئەلەم بابەتانە، باش نییە ئەسیر کوش بووە، ملیار دۆلاری بە ئاشکرا دزیوە بشن شێعر و شانامەی پیا بڵێن. باشە بۆیە بە پێچەوانەی هەموو ئەوانەوە ئەوانەی کە
لأنه گیرفان مسافا ئەچن لە باشووری کوردستانە وەکو گەڵای داروان واتە زۆرینەن بەڕاستی باشە لە شەستەکانەوە هێلکەی پیس و بۆگەنی کوردایەتی مافیا ئاساکەی باشوور سەرەتا بەڕێبەرایەتی بنەماڵی بازانی دوای ئەو ژێکێتی سەدان هەزار ئینسانی وەکو نەو گیرفان مسافای بەرهەمهێناوە باشە هەموو ئەوانەی سەرانی پارتی وێشێتین لە کۆنەوە تا تازە دز و جەردە بوونەتە ملیارێر هەمویان نەوشەوان مسافان باشە هەموو ئەوانەی گرد نەما داگیری نەکەن شاخ نەما داگیری نەکەن قەتپاڵ نەما داگیری نەکەن زەوی نەما داگیری نەکەن گرد و کۆمپانیان نەما داگیری نەکەن بازار و ڤێلا و مۆڵ نەما بازار داگیری نەکەن شۆقە نەما داگیری نەکەن هەر هەمویان نەوشەوان مسافان بەڕاستی ئەویش لە ڕیزی هەموو ئەوانەیە جێگەی گرتووە لەگەڵ ئەوانە ئەڕوا بەڕاستی کەسیش ناتوانێت چڵکاو بک بە ئاوێکی سازگار و کانیەکی بنار گوندێکی کوردستان بەڕاستی باشە بۆیە ئەو بەرخەل و گوێرەکانان وا ئەزانن کە نەوشەوان مسافا ناچێت باشە بەڵام زۆر ڕەفیقەکانی نەوشەوان مسافا نەوشیروان یەک تەمەن نەیتوانیوە دوو کوڕی هەبووە فێری ئەدەبیان کات وەکو مرۆڤ پەروەردەیان کات باوکێکی فاشل لە پەروەردەی مناڵەکانی خۆیان جگە لەسەرۆ گروپێکی فاشلی وەکو گۆڕان ناتوانێت شتێکی تر بێ بەڕاستی مێژوو بە هیچ جۆرێک تەزویر ناکرێت من پێشەوانەی هەموو ئەو خەڵکە دوو ڕۆوە کە داعش وەکو کۆی لە هێڵە چی ئارا مەحمەد تۆ 10 ساڵ دیفاع نەوشەوان سەفا ئێستا بۆ ئاڕێیت بەڵێ من 10 ساڵ دیفاع نەوشەوان سەفا کرد ئەی تۆ دوێ هەر کۆی لێ بم نەوشەوان سەفا باش بێ دیفاعی لێ بکەم دز بێ هەر دیفاعی لێ بکەم بۆ تۆ وا ئەزانی من گلولەم چۆن شتی وا بێ کاک نەوشەوان سەفا بڕیار بوو نەوشەوان سەفا بێت بڕیار بێ مرۆڤ دۆست بێ بڕیار بوو دەستپاک بێ بڕیار نەبوو خۆی کا بە کەڕەی شەربەت لە لەندەن بۆ ئەوەی کە هەموو باوشێک کە ئەزانێ ئەمرێ ئەزانێ چی لە تاپۆ بەناوێتی ئەشتی گیرفانی مناڵەکانی خۆیەوە بۆیە خۆی بێدەن کرد بەڕاستی جاری یەکەمیش کە گەڕایەوە بۆ گردەکە پەلی چیا چڵکنی گرت بردی بۆ لای فاڕقی مەرام سەفا لەوێشەوە بۆ شارەوانی ڕێک پشکەکانی کارگی ئاستی کرد بەناوی چیاوە من لەلامە هەموو هینەکانی هەموو مانگێک 7 ملیار تا 10 ملیۆن دینار عفو ملیۆن دۆلار پێیاکە لە 7 تا 10 ملیۆن پار باڵگەکەین بڵاو کردوی 2024 بۆیە ئایا بەڕاستی ئەزیزان نەوشەوان سەفا دادپەروەر بوو بەڕاستی دادپەروەری هەر نەوشەوان سەفا وەشێتەوە باشە 124 دۆنم زەوی لە ناوجەرگەی سلێمانیە بکەیتە تاپۆ لەسەر خۆت دوایی بێ بە کوڕە چڵکنەکانێ بەدەیان بیناوە هێشتا بڵێن وەڵا کۆمەڵێک گەرحۆ ئەڵێن وەڵا نەوشەوان سەفا دادپەروەر بووە ئەرێ ئێوە هیچ شەرم ناکەن لە حیای خۆتان بەڕاستی ئەرێ هەر بەڕاستی ئەوە حورمەتان هەیە بینای چاودێری دارایی بکەی بە ناوی هەتیوەکانتەوە کە ئێستایش لەم شکاندنی بازاڕەیە نرخەکەی 20 تا 25 ملیۆن دۆلارە کەچی کۆمەڵێک ئینسانی خزی و هەلپەرست درۆزن ناحاڵی نەوشەوان سەفا دادپەروەر بۆ نەوشەوان سەفا باشە کارگەی ئاسن بەریت ساڵانە 7 تا 10 ملیۆن دۆلار قاسانج بخەیتە ناو گیرفانە چڵکنەکانی کوڕەکانتەوە کەچی هێشتا کۆمەڵێک ئینسانی دەمپانکەرەوە پێت بڵێن وەڵا دادپەروەرە چوار بەنزیخانە چەندین کۆمپانیا دەیان شوقا دەست بەسەرا بگری ڤێلای شاهانە لە لەندەن بکڕی بۆ مناڵەکەت دەیان ملیۆن دۆلاری کاش بەری بەناوی کوداتی گۆڕانەوە دەیان ملیۆن لە ژەلا تاڵەبانی وەربگری بە ئاشکرا 500,000 دەنگدەر فری و بدەیت ناومێدیان بکەیت گیرفانیان داتەکێنی تەماع بکەیتە دەخیلەی مناڵان و زۆڵانە لە تیڤی کێن ئێنەوە باسی بکەیت کە چۆن بەناوی گۆڕانەوە گسک لە دەخیلەی مناڵان ئەدەن باشە مانگانە بە ملیۆن دۆلار لە پارتی وێشێتی وەربگری و حەپەلوشی بکەیت ماڵتان ئاوا بێ سەردەمی ئێشتا تازە نەوشەوان سەفاش مابوو وتم یەشێتی هەموو مانگە 250,000 دۆلاری یاوە بە هین بە نەوشەوان سەفا کردمیان بەچیەوە هەمویان ئارا مەحموود درۆکەی ڕاست ناکەی کورە ئەو کاتە کە مناڵانی یەکێتی و گۆڕان لە سێمان شەکان لەکتر هەڵەیە نەوشەوان سەفا هەموو مانگە 250,000 دۆلاری لە شەرجەنگی لە پاڤ تاڵبانی و بۆ ئەچوو کاکە لە دوای خۆیان ئەترافیان کرد علی حەمەد ساڵح هادوتی ڕاستە پارەمان مەژگیراوە هەموو گردەکە دوای ئەترافی کرد دوایی کەمن بت باشە تۆ خەڵشی دەست بەتاڵ گیرفان بەتاڵکەی کوڕەکانت بکەتە لانی کەم خاوەنی 1 ملیار دۆلار بۆ سەرەوە کەچی کۆمەڵە بێڕەوشت بێت بڵێن وەڵا ئەندازیار و سەرقافڵی دادپەروەریە ئەمە وجدانە بەڕاستی
ئەمە ڕاستە. نەوشیروان ئەندازیاری درۆکردن بوو، نەوشیروان ئەندازیاری فریودان بوو، نەوشیروان ئەندازیاری خەڵک فرۆشن و ئینسان فرۆشی بوو، نەوشیروان مستەفا ئەندازیاری نادادپەروەری بوو، نەوشیروان مستەفا ئەندازیاری گیرفان پڕکردن و ئەندازیاری درۆکردن و ئەندازیاری ساختەچێتی و ئەندازیاری دەستبڕین و ئەندازیاری بێهیواکردنی خەڵکی کوردستان بوو. بەڕاستی ئەمە ڕاستیە. ئەزانم زۆر کەسەیە پیان ناخۆشە ئەم ڕاستیانە، بەڵام ڕاستی هەمیشە بیلن ئازیزان، هیچ کاتێ ئەگەر بۆ نمونە 6 ملیۆن کورد لە باشووری کوردستانە هەیە، هەر 7 ملیارەکەی دژی ئارام ئەحمەد ڕابوەستێ، ئارام ئەحمەد هەر ئەوە ئەڵێ کە ئەو بکرد لەسەرێ ئێڵێ. بەڕاستی ممکن نییە دابنیشم جۆرە قسەی هیچ کەسێ بگرن. بەڕاستی حەقیقەت ئەوەیە کە تۆ بە مێشتی خۆ کارکەیت، نەکدا کابرا ئەمڕۆ هەساوە چۆ بۆ گردەکە کێ قسەیان بووەکە ئەبوو قیتار، کابرای قیتار، ئەوەی کە وەزیری ئەڵێتیە 4 ساڵە وەزیرە، ئەڵێ من قیتارە هێنم بۆ سێمانی باشنی، ئەڵێ کارێکەکەم لە تەوێڵەوە خەڵک بڕوا بۆ هەولێر و دووە کرێکاریکە و ئێوارش بێتەوە بۆ تەوێڵەوە بیارە. باشە ئەمڕۆ ئەو دانیشتووە لە گردەکە قسەیە کرد، کۆمەڵێ لە ئینسانی نەزان، ساویلکە، گەمژە، باشە پارەخۆر، هیچ لەباران نەبوو، چەڵکن هاتون لێ کۆبوونەتەوە، وڵا ساڕ ڕۆژی نەوشیروان مستەفا مهەندیس و نازانم دادپەروەر و خوا دادپەروەری ئاوایە ئازیزان، باشە دادپەروەری بەڕاستی ئاوایە، دادپەروەری ئەوەیە تۆ بە ناوی گۆڕانەوە بێ 1 ملیارد دلار ببێ بۆ مناڵەکانی خۆ باوکە دەڕۆ. دادپەروەری ئەوەیە تۆ گردێک بەری 124 دۆنم زەوی بیکەی بە ناوی کوڕەکان تۆ وڵا کاکە نەوشیروان دادوەرهێنا کەسێکی دادپەروەر بوو کورە بڕۆ نییە ئەوە بیخولێنەوە بە بێشیب. باشە بە بێشی بۆ خۆتان بیخولێنەوە، باش نییە کاکە ئەوانەی کەوا بیرەکەنەوە ها جا هۆڵندەکانیش ئەڵێن خامە درایینە بۆ خۆتان بیخولێنەوە. بەڕاستی باشە جوێندان نایخوا بە ئارام ئەحمەد، جوێندان نایخوا. نەوشیروان مستەفا فریودەر بوو، مەسعود بازانی، جەلال تاڵەبانی، نەوشیروان مستەفا پیاوتر بوون، بۆ لە ئەوەڵەوە دەست بوون هەردووکیان. جەلال تاڵەبانی نەوشیروان مستەفا لە ئەوەڵەوە وتیان کاکە ئێمە نان وڵا ئێمە ئەی گۆڕین و باوکی هەژارانین و ئەو قسە قۆڕان نەبوو، جا ئێمە ژەنە گەمژە بن خۆشەویستان باو کڕۆ ئێمە ئێستا بیرمەکەیتەوە ئێمە لە ناحاڵی بووین. 10 ملیۆن دۆلار جەلال تاڵەبانی لە پارەی ئەو میلەتە یابی بە نەوشیروان مستەفا کاکەنەوە 10 ملیۆنی وەرگرت و خدە خزمەتی گۆڕانەوە و کورە بابە بۆ خاتی خۆ ئارام ئەحمەد تۆکیۆنە گەمژە بووی کاکەی هاوار بۆ خاتی داروبن. ئەی ناڵێ نەوشیروان مستەفا ئەو پارەی لێشوە بوو. باش ئەگەر بەیانی پاڤڵ تاڵەبانی، قوبات تاڵەبانی 10 ملیۆنە بڵێن ئارام ئەحمەد ئەمە 1 ملیۆن دلار بۆ تۆ کاری میدیایی پێ بکە و شەو ئەلەم بابەتانە و بینایەکم بن و ئەلەم بابەتانە، ئەوانەی گردەکە ناڵێن وڵا ئارام ئەحمەد خۆی فرۆشت، ناڵن ملیۆنە دۆلاری لە پاڤڵ و قوبات وەرگرت و ئەوە تا عەرزی وەرگرت و بینایەکی هەیە و کاری میدیاییەکە، نوان پێ ناڵێن ئەی بۆ کاکەنەوە ئاساییە. بۆچی بۆ کاکەنەوە شتێکی ئاساییە 10 ملیۆنی وەرگرتووە؟ جەلال تاڵەبانی تۆ 10 ملیۆن دلاری لەکوێ بوو؟ مارەی کێ بۆ ماوەتەوە؟ لە باوک تۆ بۆ ما بۆ مام جەلالیان ناوەڵا پارەی ئەو میلەتە بوو بردبووی ئەویشیا بە کاکەنەوە. ئارە بەخۆرمان ئەمە حەقیقەتە. جا ئەوەی پێی ناخۆشە چێن؟ کۆمەڵێ خەڵکی ئەها لە گردەکەدا ئەنیشن نێرگەلەیە گەشێنەوە بۆ چیا چڵکن و بۆ نما چڵکن، نما هەموو دەمیچوی کەتەرە لە دیسکۆکانە ئەویان کەتەر لیاوە بڕم دەموچای بین خۆشەویستان. باشە هەموو پارەکانی چاکی ناکاتەوە ئەویان کەتەر لیاوە لەسەر بێڕەوشتی کەچی هەیە ئێستا لەو گردە دانیشتووە دیفاع لە چیا چڵکن و نما چڵکنەکە. فرسیشی پێ نییە خۆشەویستان، فرس یەکی فانیان نییە، ڕسوا وەڵڵا ئازیزان زەلامیان داناوە لەو گردەیە بە درێژ بە ساڵ بە 2 ساڵ. باشە خەڵکی شارەزوو بۆ کوڕێکی گەنج بە دوای ها بۆ لای قاری حاجی عەلی خوا عافیکە کاقار ڕەحمەتی پێیوت 3 ساڵ دایان نابوو مانگی بە 300 دلار بەجوێن بە قاری حاجی عەلی و عوسمانی حاجی مەحموود ئارام ئەحمەد. باشە کاکە بەسیشان هەروە وان ئەزانی ئارام ئەحمەد بەجوێن پاشەکشاکە بە سوکاتی پاشەکشەیەەکە شتیوانی کاکە حەقیقەت لەکوێیە ئەبێ ئێوە لەوێ بن. باشە تەواو نەوشیروان مستەفا دۆڕاندی. نەوشیروان مستەفا مادەم گردێک و 124 دۆنم زەوی و کارگەی ئاسن و بەنزمیخانە و ملیۆن جارن چی هەنێ کەسێ ماساچەکەن کاکەنەوە ئاگای لەوە نییە و کوڕەکان خەدریان لێ کرد. جات خوا نەوشیروان مستەفا نێتوانێت بە 2 کوڕی محتەرەم پەروەردە بکەوە ئەوە زەلامە. تۆ دەوێ کابرا کوڕەکەی خۆی بۆ پەروەردە نەکرێ بەڵام خەڵکی تر پەروەردە بکە. ڕێباز حەملانی پەروەردە کرد. ڕێباز حەملان لەبەرەوەی باوکی لە ساموکەرانە ناسای نەوشیروان مستەفا ڕێباز حەملانی هێنا چایچی بوو لە گردەکە کردی بە وەزیر ئێستا بڕۆ ملیۆنێرە.
هەموو ئەوانەی کە نەوشاسەفا هێنانی یەک کەسی شەریفی تیادا نەچوو خۆشەویستان ئەگەر تیا دەرچوو وەرە پێم بڵێن هەمووی دز دەرچوو هەمووی خۆفرۆش دەرچوو هەمووی چوە هەولێر بوو بە پارتی هەمووی خەریکی خانم بازی بوون لە شوقەکانە هەمووی خەریکی بێئەخلاقی بوو کی تیا دەرچوو لە گۆڕانە زەحمان دەبێ ئەوانەی کە نەوشاسەفا هێنانی کوان کوا 25 ئەندام پەرلەمانەکەی یەکەم جار کوا 18 دانەکەی تر کوا 4دەکەی تر هیچ قسەی خۆر جا خەڵگەڵە چی ئەلەن کاکە کابراوێ بە ئەندام پەر با بە ئەندام پەرلەمانی یعنی پارە بەخۆڵ خۆ تەنها مەعاشەکە شەد نییە ئێوە بۆ لە شت تێناگەن کاکە وای دابنێ من ئەندام پەرلەمانم لە هەولێریان نەباوە باشە بەیانی دەنگدانە لەسەر پرۆژەیەک ئەم دەنگدانە دەنگ بدرێ دەنگ نەدرێ بە قازانجی گروپێکە گروپێکیان لێ بۆ لای من ئەڵێ کاگەرام تۆکو ئەندام پەرلەمان دەنگ مەدە بەیانی ئەوە 100,000 بۆ تۆ بەسەر چاو بەیانی دەنگ پێ ناتە یا گروپێکی تریت ئەڵێ کاگەرام بەیانی دەنگ بدە بۆ پرۆژەیە 50,000 دلار بۆ تۆ بەسەر چاو خۆم دارم دەنگی پێ نایە ئێشەکەم بە مزایدا دەنگ نادەین بەوە ئەمە ئەوەیە لە ژێی شۆ کڕاوە باشە ئەندام پەرلەمانی ئاوایە هەر لەبەرەوەی ئێستا بۆ مانگی 11 شەڕ لەسەر ئەندام پەرلەمانی باش نییە ماڵێ ئەوە بێ جەماعەتی عەلی حەمە ساڵح یەک بەتەمان کورسیەک بێنن دوو کەس ئێستا خۆی دایناوە خۆی ناوەکەن نابم قەی ناکە شوێکی برادرە دوو کەسیان داناوە ئەڵێ ئەگەر کورسیەکەمان هێنا 2 ساڵ من 2 ساڵ کەسێکی تر يعني هل ئێسا کەسەکان بۆ داناون دوو نەفەرەکە ئێستا عیبە ناویان بڵێم خۆشەویستان بەڵام ئەگەر عەلی حەمە ساڵح یەک کورسی هێنا ئەبێ ئەو 4 ساڵە دوو نەفەر دانراون بۆی هەر لە ئێساوە یەکیان 2 ساڵ ئەوکەشیان 2 ساڵ ئەمە بۆ چییە بۆ پارەیە 25,000 دلار مانگانە موچەیەتە گیرفانی دەبغا کاکە 25,000 گاڵتەیە دلار کاکە مانگانە بێتە گیرفانێن جگە لەوەی کەوتیشم شەوێن بۆ شوقەکەی بەیانی لە بەغا ئەو شتەمەکە ئەمە 100,000 دلار وەریگرە بۆ خۆت چی هەیە ئەندام پەرلەمان ببێ نەبوو بە ملیۆنێر خۆشەویستان لە بەغا چی هەیە زەحمە نەبێ چی هەیە لە هی پارتی لە هی یەکێتی لە هی گۆڕان لە هی بزنەوەی ئیسلامی لە هی کۆمەڵی دادگەری لە نازانم لە هینی کورەوەی تر یەکگرتووی ئیسلامی کامیان هەیە نەبوو بە ملیۆنێر لە بەغا هەمویان بوون هەر هەمویان لەبەر چییە لەبەرەوەی ئاوایە هەر موچەکە شەد نییە خۆ کاکە گیان باشە ئەو کورسیە پارە بە قوربانتان بم بەس ئێوە لێ تێناگەن هەڵەشی گێژە دەنگ بدەن بە کاکسە بە سامان سائشێ ئەوەی بزوتەوەی ئەوەی کۆمەڵی دادگەری هین خوا چۆن ناوەکەی بێچێتەوەی کەژنە تازەکەی هێنا جای کردنەوە بردووە لەم ڕۆژانە بۆم بنووسن ناوەکەی دەنگی بدەنێ بە کورەوەی کە ئەم ژنە تازەیی هێنا وتبی تۆ زۆر پێوەیە ئەبێ بچی خۆتین کەی چوو بۆ لای سۆران عومەر جا سۆران عومەر هەموو گیانی تو بۆ ئازیزان بام قسەشان بۆ خۆشی بۆ بکەم ژنە تازەکەی وتبی وەڵام بەم حاڵۆش بۆ تۆ ناکەم کاکە ئەڵێ بزنی هیندستانی کاکە ئەبێ بڕۆی هین لە خۆ بی بەخواڵن ئەوە توکیان دەرهێناوە لەو شوێنی ئەوەی کە ژنان مورە ژنانەکەنەوە تێگەی هەرچی موێ دەرێن هێنا بوو ساف و رووسیان کردبوو اینجا یابیان بەو ژنە کاکەشە تێگەی لە قسەکەم بە پارەیشی بە پارەی پەرلەمانتاری لە بەغا ئەگینا تو شەرەف و وجدانتان چەند کەس گوێی لە منەوەیە من بە هەموو پیاوەکان ئەڵێم بە هەموو کش و ژنە بەڕێزەکان ئەڵێم کە نەمشورن تو شەرەفتان کچەکان ژنەکان تو وجدانتان باش ئەگەر مێردەکانیشتان وازی دەهێنابن یان جیابوو بنەوە لەگەڵ ڕزنەوە بۆتان تو شەرەفتان ئێوە شووەکەن بە سۆران عومەر ئێوە شووی پێەکەن ئەگەر ئەندام پەرلەمانی بەغا و پارەی مۆڵ نەبێ دەقەسەم بەخوا بەشە شووی پێ ناکەم باشە کاکەجیان آخر نەجابەتەکەی نەقۆزیەکەی نە هیچ بەس بوو بە ئەندام پەرلەمان 4 دانە ساڵ ئەندام پەرلەمان باش نییە 4 لە هەولێر بڕۆ بۆ خۆ پارە کۆکەرەوە کاکە کچی شووی پێ کاکەکەشم بۆ شووی پێ ناکە برا یەک کچی 3 بە 4 شووی پێ کردووە کاکە چونکە بۆ مام دۆلاری پێ جا ئەوانەیشی کە دەنگیان پێداوە ئێستا بۆ خۆ هەبڵێن ئەڵای ئافرم کاکە سۆران تو ئەو ژنە جوانە بۆ خۆ هێناوە کۆرە بڕۆ یۆ داماون کاکە دەنگ بە کەس مەدەن عەزیزان كل بارس حسابي وخل نبي بخواني باركاكا تو خوف السبيني بو دنيا بسرعه عمر بويكا ك بيبقى عندنا برلمان جديد تاخذ بينين انتو بشري كاكا اي اول اي شو شتي ببراشين تو سرباني مالكي خو كونيتيا بو شي سرباني مالكي تداشي شاشكي تو كاكا جان ايش سرباني خو كاكا تو سانتي بيني مردومري اسبير جيرفان دا علي حسن سيساوي حيران على كاكا جان تو ايش موش تدفع له انا كاكا دنيانيتي دبر خواتان لك عزيزاني على محمد تاجاري كثير مو خدمتان بخواتان سبيرم بخير شنو خوش شيء ثاني من ساتشا